بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرچی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆ باسکردن دەبێت لە کۆمەڵە یاری ناوازە لە پاڵەوانتێ ناوازەکە لە پاڵەوانتێ سەرنجڕاکێشەکە لەو پاڵەوانێتی کە لە ساڵی بەڕێوەنەچوونی مۆندیال یاخود یۆرۆ یاخود کوپا ئەمریکایە زۆرترین سەرنجەکان لەسەر کۆی گشتی پاڵەوانتەکە کۆ دەبێتەوە کەویش پاڵەوانێتی چامپیۆنز لیگە کە بۆ پەڕی تامەزرۆیەوە یانەکان ڕکابەری دەکەن لەسەر دەسەبەرکردنی نازناوەکەی و ئێمە ئێستا لە ڕکابەری قۆناغی کۆمەڵەکانن کە ڕکابەری قۆناغی کۆمەڵەکانیش ڕکابەریکی تایبەتمەندە بۆ یانەکان. ئەمڕۆ کۆمەڵە یاری گرنگمان هەیە لە کۆمەڵەی مەرگ دوو یاریمان هەیە کە یاری کۆتایین پاریس سەن ژەرمان لە میوانداریکردنی نیوکاسڵ، میلان لە میوانداریکردنی بروسیا دۆرتمۆند و هەروەها ڕوبەڕووبوونەوەیکی دیکەی گرنگیشمانەیە کە یانەی بەرشەلۆنا میوانداری لە یانەی پۆرتۆی پورتوگالی دەکات کە میژەشەکە لەو ڕوبەڕووبوونەوەی کە زۆرترین سەرنجی بۆ یاری ئەم شەو لەسەر زۆرترین کێبڕکێی لەسەر دەکرێت و زۆرترین قسە لەسەر ئەم یاریانە دەکرێت بۆی کە ئەنجامەکان بەچی دەگوزارێت و ئەو ڕاهێنەرانەی کە مەترسیان لەسرە بۆ ئەم شەوکە بە ئەگەری دۆڕانی تیپەکانیان مەترسی دوورخستنەوە لە کۆیم تیپانە هیچ ڕاهێنەرێک مەترسی دوورخستنەوەی لەسرە هیچ ڕاهێنەرێک بەڵێ ئەمڕۆ ئەم سیاری کە ئێمە باسیەکەین هەموو ئەگەرەکانی تێدا کراوەیە. ڕاهێنەرمان هەیە مەترسی لابردنی لەسرە، ڕاهێنەرمان هەیە لەوەی کە ینی لە بارودۆخێکی دژوارە بە ئەنجامی ئەم شەوی تیپەکەی پێیوەستە بۆی کە چۆن بتوانێت سەرکەوتوو بێت یاخود سەرکەوتو نەبێت. تاوان کۆمەڵەی مەرگ ئەگە قسێکی لەسەر بکەینەوە بە هەموو واتایەک هەر لە ساتی ڕاکێشانی تیرروپشکەکەەوە کۆمەڵەی مەرگ بۆ هەموو لای دووپات بۆ پاش ئەنجامدانی چوار یاری کە بەڵێ ئەمە کۆمەڵی مەرگ بوو. سێری دیقەت بدەن بە تێپەڕبوونی چوار یاری کۆمەڵی چۆک و کۆمەڵی مانچەستر سیتی هەردوو تیپەکەی کە گەیشتونێتە قۆناغی 16 بە دیار کەوتون. کۆمەڵەیەکی وەکو ڕیاڵ مەدرید سەرکەوتنی مسۆگەر کردووە، کۆمەڵی دیکە هەیە هەردوو تیپەکەی سەرکەوتون. بەڵام لەم کۆمەڵەیەدا تاوەکو ئێستا ئەگەرچی کۆمەڵی تریشمانەیە هەرتیب سەر نەکەوتەوە، بەڵام مەبەستم لەوەیە کە لەم کۆمەڵەیەدا تاوەکو ئێستا هیچ تیپێک بە فەرمی نەگەیشتۆتە قۆناغی 16. باش هیچ تیپێکیش بێهیوانە بۆ لەگەیشتن بە قۆناغی 16. یعنی دیقەت بدەن ئەگەر بێت و نیوکاسڵ سەرکەوتن بەسەر پاریس سەن ژەرمانە تۆمار بکە لە یاری ئەمشەوە، میلان لە دۆرتمۆند بەرێتەوانێ لە کۆتا یاریشە هەر چوار تیپەکە چانسیان وەکو یەکەوە بە چارەنووی سێ یاریەوە تیپەکان سەرەکە. یعنی ئەگەر نیوکاسڵ و میلانیش لە یاری ئەمشەوە براوە بن ئەگەر یاری ئەخیریان بدۆڕێنن، ینی بۆ نمونە میلان ئەگەری ماڵاواییکردنیەر هەیە نیوکاسڵ بدۆڕێ لەو لا پاریس بیباتەوە دۆرتمۆند لە پاریس بەرێتەوانێ هەر ئەگەرەکان پێچەوانەیە بنەوانێ. یعنی بە ئەگەرێ لە ئەگەرەکان تۆ بردنەوەی ئەم شەویش ناتگەێنێتە قۆناغی داهاتوو، بەڵام دەتخاتە بارودۆخێکی باشتر. بۆیە کۆمەڵی مەرگ لە ڕکابەریە دەمێنێتەوە تا کۆتاییش کە شەشەم یارەکان دەکاوک و خۆشتانزان لە کۆتاییدا میلان دەبێتە نیوانی نیوکاسڵ لەسەر یاریگای سان جیمس پارک، لەسەر یاریگای سیگنال ئیدۆنا پارکیش ینی پاریس سەن ژەرمان دەبێتە میوانی بروسیا دۆرتمۆند. ئەم شەو لە کاژمێر 11 پاریس سەن ژەرمان لەسەر یاریگای پارک دی پرانس میوانداری لایەنەی نیوکاسڵ یونایتید دەکات کە نیوکاسڵ بەدەر لە یاری ڕابردوو پێگاتەکەی نوقسانێکی زۆری تیا کۆمەڵە پێکان ڕوبەڕووی نیوکاسڵ بۆتەوانێ لە کاتێکا پاریس سەن ژەرمان لە لووتکەی ئاسیدا چ لە ئەوروپا بێت چ لە خولی فەڕەنسی بێ یاریزانەکانی پاریس سەن ژەرمان زیاتر گەشاونەتەوە لێسێنرێکی زیاتر پلانەکانی خۆی لەگەڵ تیپەکەیە جێبەجێ کردووە. ئێستا یاریزانەکان گەشێژی زیاتریان کردووە لەگەڵ لویسێنرێکیە وەرە تۆ دیقەتی ئاستی دێمبڵی بە دیقەتی ئاستی کیلیان پاپێ بە ئۆگارتی بە ڤیتینا بە لوکاس هێرناندێز بە ینی سکرینار بە ئەشرەف حەکیمی بە کە دیقەتی یاریزانەکانی پاریس سەن ژەرمانی هەست بە گۆڕانکاریەکەکەی لەم تیپەکە ڕووی دابێت. ڕاستە گۆڕانکاری لووتکە نییە، بۆ نمونە ڕازیبوونی 100% نییە لە ئاسی سکرینار، بۆ نمونە مارکینۆس تا ئێستا نەیتوانیوە داواکارەکانی ئندێکی لە تیپەکە جێبەجێ بکە، بەڵام لەولا لوکاس هێرناندێز ئاسێکی باشە لەم لا ئەشرەف حەکیمی ناوازە دەرەکەوێت. ئۆگارتی ئەگەر چینێک بۆتەوە یاریزانە گەورەیە، بەڵام ڤیتینا لەم لا باشتر دەردەکەوێت، زایری مری باشتر دەرکەوتۆم ساڵ مباپێ بەێستر دەرکەوتۆ دیمبڵی هێدی لەگەڵ تیپەکە جگەلەوەی لە باڵۆ یاریەکە لە ناوەندی شەو پشتی پێدەبەستێ.
گۆڕانکاری لە شێوازی تیپەکە وەکو خۆی خۆشی ئینگلیشی باسێکاڵە ئێمە یاری هەیە کە ڕاستە پلانی سەرکی خۆمان 4-3-3 بەڵام دەبینە 3-4-3 دەبینە 3-5-2 گۆڕانکاریانە لە پێگات و شێواز یاریکردنمان ناکەین لە یارەکانە کەواتە پاریس سەن ژێرمان بە بارودۆخێکی باشدا گوزەرەکە و لەسەر ڕێگەیەکی ڕاستەنگاوی هەڵگرتووە یەکێک لەو خاڵانەی کە لەسەر پاریس سەن ژێرمان منێت باسی بکەم ئەوەیە کە بە بڕوای من ئەگەر پاریس سەن ژێرمان لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنزیگیش ماڵاوایکە لە وەرزی ئەمساڵ خولی فەڕەنسیش نەبا هیچ بەرپرسیارەتێک لەسەر شانی ئینریکی نییە و ئەو گرێبەستەی کە کردوێتی لەگەڵ پاریس سەن ژێرمانە ئەو ڕێکەوتنی لەگەڵ یانەکەیان کردوێتی بۆ ساڵەکانی داهاتووە بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵی داهاتووە لەوەی کە پاریس سەن ژێرمان ببێتە ئەو تیپە تۆقەنەرە بێتە ئەو تیپە بێزەی کە ڕکابەری سەرجەم خولەکان بکات بۆیە وەکو پەستانی ئەرک وەکوی کە ڕایەنەرێک مەترسی لەسەر پۆستەکەی بێ لە کۆمەڵی مەرگە تاکە ڕایەنەرێک کە هیچ گرنگێک بە ئەنجامەکان نایە تاکە ڕایەنەرێک کە داهاتووی هیچ مەترسیی لەسەر نییە بە دۆڕانی لاریم شەو بە دەرکردنی لە قۆلاغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ لوسێنریشیە لە کوێر چوارتیپەکە چ ئیدی هاو چ ستیفانۆ پیۆڵی چ ئیدن تەریزیچ هاوشێوی ئینریشینی هاوشێوی ئینریچینی بەڵکو ئینریچی لە بارودۆخێکی ئارامە چونکە گرێبەسەکەی بۆ جۆرە واژوو کردووە ئەم ساڵ تەنها تیمی پاریس سەن ژێرمان ڕێگەخاتەوە تەنها تیمی پاریس سەن ژێرمان دروست دەکات و وەکو دەژبینن بە مروری زەمن و پاریس سەن ژێرمانە دەبینێ بە مروری زەمن ئەو پاریسە بێزە نزیکە دەردەکەوێت لە بەرامبەردا نیوکاسڵ و ئیدی هاو کۆمەڵە پێکانی زۆر ڕوبەڕوویم تیپە بۆ تەوانەیە کە لە گرنگترین پێکانەکانی بۆتمان و هەروەها دانیێل بۆرن کە دووبەرگریکاری تیپەکەن ئەمە جگەلەوی لە ناوەند چەندین یاریزانی تیپەکە تووشی پێکاناتوە و تۆنالی ڕۆبەڕووی ڕاگیران بۆتەوە لە هێڵی ێرشبردنیش دوانەی ویلسۆن و ئیزاک تاوەکو ئێستا نەیانتوانیوە 2-2 ئامادە بن لە تیپەکانە ئاشلی بارنێس سیەناوە ئاشلی بارنێس تووشی پێکاناتوە کۆمەڵە پێکانێکی زۆر بەرەوشی تیپەکەی ئیدی هاوی گرتووە بەڵام بەوەی لە یاری یەکەمە پێشکەشی کرد نیوکاسڵ تەمان ئەم شەو یاری کۆتایی خۆی بەرامبەرەوە پاریس سەن ژێرمان ئەنجامەیە نیوکاسڵ پاش یاری یەکەم و دووەم یەکێک بوو لەو تیپانەی کە زۆر زوو نزیک بێلەوەی یەکلای بکاتەوە لە کۆمەڵی مەرگا خۆی یەکێ بێ لە تیپە سەرکەوتەکان بۆ قۆناغی داهاتوو بەڵام بە دووشکستەکەی بەرامبەر بە دۆرتمۆند لە یاری چوون و گەڕانەوەیە نیوکاسڵ ئێستا لە لێواری ماڵاواییکردنایە شکستی ئەم شەوی نیوکاسڵ واتە ماڵاوایی لە چامپیۆنز لیگ واتە ماڵاواییکردن لە چامپیۆنز لیگ ئەمە جگەلەوەی ئەگەر ئەنجامی ئەولاش ئەگەر ئەنجامی ئەولا نیوکاسڵ شکست بێنێ لە یاری ئەم شەوە میلان و کاتە میلانیش لە دۆرتمۆند بێتەوە نیوکاسڵ هیچ هیوایەکی نامێنێ میلان و نیوکاسڵ لە یاری کۆتاییە نیوکاسڵ بە بێهیواییەوە بەشداریەکە تەنها هەوڵی بلیتێکی یۆرۆلیگە کە بلیتی یۆرۆلیگیش لە دەستەیە بە شکستی چونکە دۆرتمۆند لە ئێستادا 7 خاڵی هەیە لە مواجهەی مباشیری دۆرتمۆند و نیوکاسڵە دۆرتمۆند سەرکەوتنیە بۆیە ئەو کاتە نیوکاسڵ ئەگەر ئەم شەو شکست بێنێ لە یاری ئەم شەودا شکست بێنێ لە یاری ئەم شەودا بە هەموو پێوەرەکان ماڵاوایی کۆتایی دەکات لە چامپیۆنز لیگ و تەنهانەت هیوایەکیشی نامێنێ بۆ بەشداریکردن لە پاڵاونتی یۆرۆلیگا و هەموو مێزەکەی بەسەردا قەڵت دەبێتەوە لەوەی کە نیوکاسڵ دەبێتە تیپێکی بێیوە ئەو کاتە بەرپرسیارەکەی ئیدی هاو قورستر و بەهێزتر دەبێت و بەرپرسیارەتەکەی ئیدی هاو گرانتر دەبێت لە نیوکاسڵ و لە بەرداوامی لەسەر تیپەکە تاوان PSG ئەم شەو لە یارگای خۆیاریەکە و باگەرێکی زۆر بەپی زۆرینەی پێشبینیەکان پاریس سەن ژێرمان نزیکن بۆ تۆمارکردنی سەرکەوتن و بۆ بیهیواکردنی نیوکاسڵ و بارودۆخی کۆمەڵی مەرگ بەرەو تێکچوونەچێ بەڵام یەکسان بوون دەرفەتی هەموو تیپەکان وەکو یەک دەیڵێتەوە ئەگە بچمە سەر میلان و بروسیا دۆرتمۆند طبعا میلان هەتا کۆتا یاری کە بەرامبەر پاریس سەن ژێرمان ئەنجامیە کە یاری گەڕانەوە بوو بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بردنەوەی بردەوە میلان بێگۆڵ بوو لە 5 یاری ڕابردووی چامپیۆنز لیگا بێگۆڵ بوو 2 یاری ئینتەر میلان 3 یاری قۆناغی کۆمەڵەکان کە ڕۆبەڕبوونەوەی نیوکاسڵ و دۆرتمۆند و پاریس سەن ژێرمان بوو واتە 5 یاری لەسەر یەکەم تیپەی ستیفانۆ پیۆڵی لە چامپیۆنز لیگا گۆڵی نەکرد تا یاریگەڕانەوە بەرامبەر بە پاریس سەن ژێرمان کە تیپەکە 2 گۆڵی تۆمار کرد و توانی ڕێگەی سەرکەوتن دۆزێتەوە کە لیا و ئۆلیڤێر ژیرۆد خاوەنی گۆڵەکان بوون تاوەکو ئێستا بەشداریکردنی لیاو لە پێگاتەی سەرەکی میلان لە یاری ئەم شەو وەکو باز دەکرێت بانگێشتی پێگاتەکە کراوە
بۆ بەشداریکردن لە یارەکە بەڵام تاوکو ئێستا بەشداریکردنی لە پێگاتەی سەرەکی یەکلا نەبووە تەوانێت وەکو ئێدەن تێرزیی ڕانەری دۆرتمۆندی ژاماژەی پێکرد وتی من هیچ باوەڕ بۆ هەواڵانە ناکەم کە باس لە پێکانی ڕافایل لیاو دەکەن بەڵکو پێم وایە بۆ یاری ئەم 100% ئامادە بێ و بەرامبەرمان یاری دەکات طبعاً ئەم یاریە بۆ میلان چارەنووسسازە یاری کۆتاییە و یاریەکە ستیفانۆ پیۆلی چارەنووسی پێوەی بەندە چونکە گەردیقەت بدەن میلان لە خولی ئیتالی بارودۆخی باش نییە ئەم هەفتەیە ئینتەر میلان و یۆڤانتۆس یەکی دوو خاڵیان لە دەستدا خۆی بردنەوەیکی زەحمەتی بەسەر فیۆرنتینا تۆمار کرد پەستانێکی زۆر لەسەر ستیفانۆ پیۆلیە لەسەر خولی ئیتالی و لە چامپیۆنز لیگی ژەگەر بێت و یاری ئەم شەو ئەنجامێکی نەخوازراو بێ میلان ماڵەوای بکە بە دووری مەزان ڕاستە خۆ ستیفانۆ پیۆلی لە پۆستەکەی دوور بخرێتوانێ چونکە کەرەسەی میلان لە وەرزی ئەم ساڵە بەهێزترە لە هەمان کەرەسەی وەرزی ڕابردووی میلان ڕاستە کۆمەڵەکەی بێزە بەڵام میلان چانسیەوەی هەبوو کە بگاتە قۆناغی دات و میلان بەهێزتر بۆ لە ڕکابەرەکانی بەڵام هەلەکانی نەقۆستۆتۆی تر چی بە پلانی ڕانەر بێت چ بە لە دەستدانی یاریزانەکان بێ بەڵام لە هەموو دۆخەکانە شکستی میلان بەرامبەر بە دۆرتمۆند بە گەرێکی زۆر واتای ماڵاواییکردنی پیۆلی لە ڕانەراتی میلان ئەمە جگەلەوەی بروسیا دۆرتمۆندیش بە تەواوی توانەوەیە ئەوەی کە هەیە کە نیکۆلاس سۆلای بەشداری یاری ئەم شەو ناکا بەڵام بە هەمان پەستانی میلان و پەستانش لەسەر ئێدەن تێرێزیچە ئەو پەستانش لەسەر ڕاهێنەرەکەی دۆرتمۆندا و هاندەرانی دۆرتمۆند لە ئەنجامەکانی تیپەکە ناڕازین بە دڵیان نییە چ لە بۆندسلیگا و چ لە چامپیۆنز لیگ چونکە خۆشتان دەزانن ئەمساڵ لە بۆندزلیگاش دۆرتمۆند لە ڕکابەریکردنی لیڤەرکوزن و باری مونیخ دواکەوتووە ئەمە جگەلەوەی لە چامپیۆنز لیگیش ڕاستە لە دوو یاری نیوکاسڵ ئەنجامەکەیان ڕێکردەوە باردۆخەکان باشتر کرد بەڵام لە دەستدانی ئەم دوویاریە تاوان خۆتانزان دۆرتمۆند ئەگەر یاری میلانیش بدۆڕێنێ هێشتا تیپە بێهیوایە نییە بۆ گەشتن بۆ قۆناغی داهاتوو چونکە دیقەت بدەن پاریس سەن ژەرمان ئەم شەو براوە بێ دەیکاتە 9 خاڵ دۆرتمۆند خۆی لە ئێستادا 7 خاڵی هەیە ئەگەر لە یاری ئەم شەوی شاب دۆڕێنێ میلان دەبێتە 8 دۆرتمۆند میلان دەبێتە 8 پاریس دەبێتە 9 دۆرتمۆند لە 7 خاڵەکەی خۆیان دەمێنێتەوە لە کۆتاری لە سیگناڵی دۆنا پارکە کاتێک میوانداری پاریس سەن ژەرمان دەکات ئەگەری سەرکەوتنی خۆی بە پێشنگی گروپەکەی چانسی سەرکەوتنیە بۆ مەرجەی میلان لە نیوکاسڵ نەباتەوە لە ناو نیوکاسڵە ئەها بارودۆخی ئەم گروپە بە ئاڵۆزی دەمێنێتەوە تا کۆتاری چونکە لەم گروپەدا تەنها ئامانجەوە نییە کە تۆ بگەیتە قۆناغی داهاتوو ئامانجی بنەڕەتی ئامانجی سەرەکی ڕاستە گەر ناچار بووی تۆ هەرەو نەبگەیتە قۆناغی داهاتوو دەستکەوتە بۆ تۆ بەڵام ئامانجی بنەڕەتی گرتنی پێشەنگی گروپەکەی گرتنی پێشەنگی گروپەکەی بۆ نمونە ئەگەر تیپێکی وەکو پاریس سەن ژەرمان لەم کۆمەڵەیەدا بە دووەمی گروپەکەی سەرکەوێ خۆتان دەزانن ئێمە لە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگا کۆمەڵە یاسامانێ دوو تیپی قۆناغی کۆمەڵەکان ڕوبەڕووی یەک نابنەوە و دوو تیپی یەک وڵاتیش ڕوبەڕووی یەک نابنەوانە ئێسێری گەز زۆرترین بەشداری کێ ئینگلتەرا و ئیتالیا و ئیسپانیایە کاتێ پاریس سەن ژەرمانیەتە دەرەوانێت لەم گروپەیە ئێخۆ بۆ نمونە ئەتلێتیکۆ مەدرید بە دووەم سەرکەوێت ئەتلێتیکۆ مەدرید ڕوبەڕووی تیپانەی تر نابێتەوە بۆ نمونە ڕوبەڕووی ڕیال مەدرید نابێتەوە ڕیال مەدریدی لێ دەرەچێت تیپی کۆمەڵەکەی لێ دەرەچێت پاریس سەن ژەرمان بە دووەمی گروپەکەی بڕوە مەجالی تیانە ڕوبەڕبوونەوەیکی قورس و تۆقێنەر لە قۆناغی شانزەیە ماڵاوایەکە تۆ دیقەت بدەن وەرزی ڕابردوو پاریس سەن ژەرمان لە کۆتا ساتا بارودۆخەکەی لێ تێکچوو بوو بە دووەمی گروپەکەی ڕوبەڕووی بایرن بۆ ڕابردووتر هەر بە دووەمی گروپەکەی سەرکەوت ڕوبەڕووی ڕیال مەدرید بۆ ئەها کە پاریس سەن ژەرمان دووەمی گروپەکەی گرت مەجالی تیانە قۆناغی شانزەی ڕوبەڕبوونەوەیکی قورسە بێت چونکە تەنها چانسی تیپە گەورەکان هەیە بۆ نمونە مانچستەر سیتی کە دەردەکا دوو تیپی ئینگلتەرا کەم دەبێتەوانێت تیپی قۆناغی کۆمەڵەکەی کەم دەبێتەوە 4 تیپێن سی دەمێنەوە یەکێک لەو بژاردانە پاریس سەن ژەرمانە کە باگەرێکی زۆر بەریەکەی بۆیە گرتنی پێشەنگی بۆ پاریس سەن ژەرمان لە هەموو شت گرنگترە و دواتریش چ میلان بێت چ دۆرتمۆند بێ بێگومان گرتنی پێشەنگی لەم گروپەیە خاڵێکی یەکلاکەرەوە بۆیە ئەم شەویش یارەکانی کۆمەڵەی مەرگ یاری بەچێژن یاری بەهێزن چاوەڕێی یاری ناوازە دەکرێت چاوەڕێی یاری کۆتایی پێشوەختە دەکرێت وەکوەوەی کە لە ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمان و میلانە یاریەکی تاقەت پڕوچێن یاریی بەهێز یاریی ناوازە یاریی بەچێژ یاریی تەکتیکی یاریەکی گۆڵدار کە هەموو شتێکیان پێشکەش کرد تاوی ئەوەی ئەنجام یارەکەیەک لابێتەوە چارەنووسی کۆمەڵەکان تێکچۆوانێ و ئێستاش ئەم دوو یاری ئەم شەو چاوەڕێی یاری بەهێز لەم دوو یاریە دەکرێت
و ئێمە دەبێت چاوەڕێ ئەنجامەکان بکەین کە باگەرێکی زۆر من پێم وایە هێشتا ئەم شەو شتەکان بۆی نییە یەکلا بێتوانێ بەڵکو یاری شەشەم ئەنجامەکان یەکلا دەبێتەوە. پێشەوەی بچمە سەر بەرشەلۆنا ئەگەر کۆمنتێکات بێت سەبارەت بە پاریس سەن ژەرمان و بە کۆمەڵەی مەرگ حەز دەکەم وەڵامێ بدەمانێ کاک ماریۆ گیان دەستی تۆش خۆش. کاکازیان ئەڵێ بە دەرنەکردنی تینهاگ و ڕازیبوون بە ئەنجامە کەواتەی یونایتد ئێستا تیپێکی زۆر نۆرماڵە. کاکە کازیان گیان مەرجی مانچستەر یونایتد بۆ هێنانی تینهاگ بۆ پرۆژەیە بۆ یاریەک و دویاری و سیاری بۆ وەرزێک نییە بەڵکو ئەوان نمونەی گواردیۆلا و نمونەی کلۆپ و نمونانیان لەبەر چاوە بۆیە و هەموو دەسەڵاتە ڕاشیان ناوەتە سەر تینهاگ لەوەیە کە دەرفەتی تەواوی پێ بدەن واتە وەرزش مانچستەر یونایتد ئەنجامەکان نێنێتوانێت تینهاگ هەر بەردەوامە بێ تا 2-3 ساڵێ بزانن بە تەمای چیە لەم تیپە و تا ئێستاش بەکۆی گشتی کارەکانی تینهاگ لەگەڵ یونایتددا خراب نییە. کاگەڵمە دەستی تۆش خۆش کاک ڕێبوار. مانچستەر سیتی باسی ئەمڕۆمان هەیە ئێستا باسی چاویژەکەین. کاک دیار ئەڵێ ئەمساڵ ئەنجامەکانی پاریس سەن ژەرمان بڕیار لە بەردەوامبوونی یاخود بێهیوابوونی مباپێ دەدەن. بڕوام وایە پاریس و دۆرتمۆند لەم گروپە سەر دەکەون ئەمە کاکە شادی وا دەڵێت. کاکە ئاوێزیان قوربانت بم برا گەورەی کاکە مەسرور. گرێبەستەکەی هێندێکی بەڵێ کاکە ژیار بۆ 3 ساڵە تاوان بژاردەکان لە دەست خۆیانە بەڵام 2 ساڵی سەرەتا هەژمونی کاری هێندێکیە و باگەرێکی زۆر پاریس سەن ژەرمان دەستبەرداری هێندێکی نابێ و ڕەنگە بە جۆرە گرێبەستەکان وا کردووە کە هێندێکی هیچ بەڵێنێکی نەدابێ بۆ وەرزی ساڵی تیپەکە و تەنها تیبڕێخستنەوەی دابێ و لە وەرزی داات و بەڵێنەکان بەجێ بگەێنێ. کاگی واژیان دەستی تۆش خۆش بێ. ئێستا دەچمە سەر چاوی. کاکە یوسف ئەڵێ پێشبینی دەکەم پاریس و دۆرتمۆند دەچنە قۆناغی 16 بەرشەلۆنا. کاکە مەڕوانگیان قوربانە بم سپاس دەکەم. کاریگەری دەبێت بەڵێ لیاو بە تەشید کاریگەری دەبێت لەسەر میلان. پێشبینی زەحمەتە بەم گروپە زۆر باش. تیپێکمان هەیە ناوی بەرشەلۆنەیە و لەلایەن چاڤی هەرناندێزەوە ڕایەنەراتی دەکرێت و ئەو تیپە بوو کە وەرزی ڕابردوو نازناوی خولی ئیسپانی برد و ئەمساڵ بە هیوایەکی گەورەتر بەشداری پاڵەوەرەندیەکانی کرد کە بێگومان بەرشەلۆنا پێگاتی وەرزی ڕابردووی پێگاتێکی بەهێز بوو و لەم ساڵیشدا ئەو گۆڕانکارانەی کە کردوێتی دوێنێ لە باسی مۆرینۆیان بۆم باسکردن وتم ناکرێ مۆرینۆ بەرپرسیارەتیشی گەورەی بینە سەر شان بڵێن وڵات تۆ یاریزانی گەورە و هێنا و گرێبەستەکانێک گەورەن و لۆکاکۆ هێنا و سانچێز هێنا و نیانگە هێنا ناتوانین ئێمە زەم ببین بەسەرە لەبەری بۆ ئەم یاریزانە گرێبەستی خواستن و گرێبەستی ئازاد و حسام عواری هێناوە ئەم گرێبەستانن بەڵام بەڵێ تۆ نوێکردنەوەش کردووە لە تیپەکە تا بەڵام ئەو بەرپرسیارەتێ گەورەیەش ناینە سەر شان بڵێن مۆرینۆ تۆ بێ خولی تالی بەریتەوە بۆ بەرشەلۆنەش هەمان دۆخ ڕاستە سێریکە. بەرشەلۆنە ژەو گرێبەستانەی کردوێتی کە لە دیاترین گرێبەستەکە نیگیۆ مارتینێز گرێبەستی بەلاشە، گۆندۆگان گرێبەستی بەلاشە، کانسیلۆ و جواو فلێکس گرێبەستی خواستنن و ئۆریێل ڕۆمێش گرێبەستێکە کە بە 3.5 ملیۆن لە جیرۆنا کڕاوەتەوە. واتە 5 یاریزانی نوێ لە ڕێزەکانی بەرشۆنە لە وەرزی ئەمساڵ داهاریەکەن. ئەگەر بڵێ نوێکردنەوە لە بەرشەلۆنایە ڕووی داوە بەڵێ نوێبوونەوە ڕوویداوە و لەسەر خواستی چاوی ئەم گرێبەستانەکراوە بەڵام ئەگەر بمانەوە بەرپرسیارەتی نازناوی چامپیۆنز لیگ بین بەسەر چاوی و بەرشەلۆنە ئەمە بێویژدانیە ئەمە بێئینسافی ئەمە لە هیچ بابێکی شیکاریە جێی نابێتەوە چونکە گۆڕانکاریەکانی بەرشەلۆنە بۆ پارێزگاریکردن لەو ئەنجامانەی کە لە وەرزی ڕابردوویە ناوێتی یاخود هەنگاونانێکی تایبەتمەندە لە چامپیۆنز لیگا بۆ نمونە لە 2 ساڵی ڕابردووە لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ ماڵاوای کردو ئەم ساڵ بگەیتە قۆناغی 16 پێشتریش وتومە بەرشۆن ئەم ساڵ بگاتە چارێکی کۆتایی دەستکەوتێکی زۆر ناوازەیە بۆ تیپەکە ئەگەر خولی ئیسپانیش نەباتەوە بۆ هەنگاوێکی تری ناوە بەرشۆن لە وەرزی ئەم ساڵ وەرزی ڕابردووی لیگەی بردووەتەوە ئەم ساڵ ئەگەر بە تەنها جامی شاش باتەوە نەشی باتەوانێ بەرپرسیار نێتی بەگە لەوەری چاوی نەهاتوە 100 ملیۆنی تر سەرف کاتەوە بەرپرسیار بێ بەرامبەر بانجا ئەمە بارودۆخێکی جیاوازە لەگەڵ ئامانجی تیپەکەیە یەکانگین ناگرێتەوە کەواتە تێپەڕاندنی قۆناغی کۆمەڵەکان من بە بڕوای من بە ئینجازێکی باشی دانێن بۆ چاوی بۆ بەرشەلۆنە چونکە ئەگەر ئێمە
بەراوردی ئەو تیپانە بکەین کە دەیانوێت نازناوی چامپیۆنز لیگ بەرنەوە بۆ نمونە باین مونیخ، بۆ نمونە مانچستەر سیتی، بۆ نمونە کاکە پاریس سەن ژێرمان، بۆ نمونە ڕیال مەدرید. چاوازێکی زۆر هەیە لە نێوان بەرشەلۆنەوەم تیپانەیە. کوالیتی یاریزانەکانی بەرشەلۆنە، نێوماڵی بەرشەلۆنە، ئەزای بەرشەلۆنە هەتا ڕێخستنی موچە و هەتا ڕێخستنی بارودۆخی ئابووری ئەم تیپەی ڕێخستۆتە و توانوێتی ئەو تیپێکی هێمن دروست بکە. ئەزانین چی قوربانێکی داوە ئەوە تا یانەی هەولێر یاریزانەکانی دوو ڕۆژە بەشداری مەشقەکان ناکەن و لە بەروی موچەیان پێ نەدراوە. بەرشەلۆنەش عینن مەعاناتیەوە کەواتە ئەو بارودۆخە قورسەی کە هەیە هەمووی بەرپرسیارەتەکەی نامرێت بە ملی چاوی، ناکرێم و بەرپرسیارەتەکەی ئێمە بیخێنە سەرشانی چاوی. بەڵێ چاوی بەرپرسیارە، چاوی چەندین یاریکە لە پێگاتەی سەرەکیە یاری کردو، بەڵێ هەڵی کردو لە دەستنیشانکردنی یاریزانەکانە، بەڵێ یاریە بۆ یاریزان دەچۆتەوە یاریە نێودەوڵەتەکانم چوە تۆ پشووی پیا و قوربانیەوە خاڵی لە دەستداوە لەو یاریە. بەڵام ئەمەش هەموو شتێک نییە و ناکرێ بێژدا ئەی چاویش کۆمەڵە پێکانی زۆری ڕوبەڕووبۆتەوانێ. چەند حاڵەتێکی داوەری هەیە کە وەکو خۆی دەڵێت بەختیان نەبووە ئەوان بە پێچوانەوە بڕیارەکان لەسەر ژمار کراوە. هەموو بەرپرسیارەتەکە بدەینە ملی چاوی نا، ئەمە کارێکی بێژدان. بەڵام بەڵێ چاوی بەرپرسیارە لە ئەنجامەکانی بەرشەلۆنە بە دیوێ لە دیوەکان، بەرپرسیارە لە سەرەتای تۆر گۆڵ تۆمارکردن لە تیپەکە و هەنگاوەکانی بەرشۆنە ئەمساڵ تەنها قۆناغی کۆمەڵەکان تێپەڕێنێ. من پێم وایە چاوی دەتوانێت پارێزگاری لە پۆستەکەی کە بۆی کە لە وەرزی داهاتووشە بتوانێت تیپێکی بێستر ڕێبخات، چونکە بیرتان نەچێت لاپۆرتا پشگیری چاوی دەکات و دیکۆش پشگیری چاوی دەکات. چاوی وەکو چیشی سیتین و ڕاهێنەری دیکە نییە بە ئاسانی دوور بخرێتەوە. چاوی کە دەڵی دوورخستنەوەی چاوی ئەبێ بیرت لای ئەوە بێ کە هەموو گەلی کەتەلۆنیا کە هەموو شعبی بەرشەلۆنە لێت هەڵنەستنە سەر پێ، چونکە چاوی کەسە مقەدەسەکەی ئەوانە، چاوی کەسە پیرۆزەکەی لایەوان، چاوی کەسە مەحبوبەکەی لایەوان. تۆ وەرە دیقەت بدە ئەوەی کە هاندەری تایبەتی بەرشەلۆنەشە خۆشەویستێکی لە ڕادە بەدەری بۆ چاوی. چاوی یەکێکە لە یاریزانە گەورەکانی مێژووی بەرشەلۆنە. ئێستش کاتۆتە بەرشەلۆنە لە پاش ساڵ و نیوە کارکردن سوپەری ئیسپانی بۆ تیپەکە بردوتەوانێ، جامی خولی ئیسپانی بۆ بردوویتەوانێ. کەواتە چاوی وەکو ڕاهێنەریش دەستکەوتی تایبەتی بۆ تیپەکەی ناوە، هەموو دەستکەوتێکی نەیە ناوە، بەڵام دەستکەوتی بۆ تیپەکەی ناوە و ئەشکرێ بەرشەلۆنە بۆ داهاتوەر پلانەکەی لەسەر چاویڵ بچنێتەوانێ. بەڵام دۆخی ئێستا و پەستانەی لە ڕاگەاندنەوە دروست دەکرێت لەسەر بەرشەلۆنە وای کردووە کە لاپۆرتا پرسیاریوی لێ بکرێ ئایا چاوی بەردەوامە بێ و باز لەوە کایمە پاڵپشتی چاوین و چاوی خۆی لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانم بەردەوام لەگەڵ لاپۆرتا و دیکۆ قسە دەکەم و ئەوان پێکەوە دەمانێت بارودۆخی بەرشەلۆنە باشتر بکەین. کەواتە ئەگەر ڕازگۆیانە کار بکەین بەڵێ پەستانێ دروست بۆ لە نێوماڵی بەرشەلۆنە لەسەر کارەکانی چاوی، لەسەرەوەی کە چاوی مەترسی پۆستەکەی لەسەر بێت. ئەتێ بەڕووکە ژواڵێ خۆ لاپۆرتا و کاتەی و هەموو هەوڵێکم بۆ هێنانەوەی میسیە و دوایش بینیمان چی ڕۆیدا. تاوان لەگەڵ ڕێز و حرمەتم درۆکردنەر هەیە لە مەسلحەتیانە لەوەی کە بارودۆخی تیپەکەی من کاتۆ یاخود مجاملەیە بکە بۆی کە بیسەلمێنەکە هیچ نییە دوای واقعەکە شتێکی ترە بێ. بەڵام ئەوەی کە باز دەکرێت دوویاری داهاتووەمە بەپێی هەواڵی ڕاگەاندنەکانی کەتەلۆنیا، تەنانەت ڕۆژنامەی سپۆرتیش کە یاری پێشوو داوا لە چاویە کاڵی تر بیان و بەسە بیان و لەوە بگری یاریگا بچووکە بیان و لەوە بگری گژوجای یاریگاکە زۆر ئەستاوە بیان و لە حەکەم بگری بیان و لە بچووکی، یعنی ئەڵێ بیانەکان بەسە کاتی دەرکەوتنی بەرشەلۆنە کاتی دەرخستنی هێزی بەرشەلۆنەیە و وا دەکرێت وا باز دەکرێت کە یاری پۆرتۆ، یاری ئەم شەوی پۆرتۆ و هەروەها یاری داهاتوو بەرامبەر بە ئەتلەتیکۆ مەدرید یەکلاکەرەوەیە بۆ دیاریکردنی چارەنووسی چاوی. ئەگەرچی من پێم وایە دوو ڕوبەڕبوونەوەی قورسە تەنها بەگەیشتنی بە یەکلاکردنەوەی میاریە بەرشەلۆنە پۆرتۆ تێپەڕێنێ بە ئاسانی. تیپەکە گەر بەرامبەر ئەتلەتیکۆ مەدریدیش بدۆڕێ بارودۆخێکی یاسایی بێندە قورس نەبێت لەسەر چاوی. بۆیە بەرشەلۆنە یاری ئەم شەو من پێم وایە لە یارەکەی ئەتلەتیکۆ مەدرید بۆی گرنگترە و چاویە متوانایەکی خۆی کۆبکاتەوانێت لەوەی کە ئەم شەو بەرامبەر پۆرتۆ شکست نێنێ لەگەڵەوەی پۆرتۆش ئەو تیپەیە کە دەوێت ڕکابەرێکی بێسکا و ئەم کۆمەڵەیەش هاوشێوەی کۆمەڵی مەرجی لێبەسێرێت. دەچمە لای یاریەکانی ئەم شەو بە خێرایی باسێک لە تەواوی یاریەکان دەکەین.
لە کۆمەڵی پێنجەم یانی لازیۆ لە سەر یاریگەی ئۆلۆمپیکۆ میوانداری لە یانی سەڵتی گلاسکۆ دەکات کە لازیۆ بەبردنەوەی لە میاریە چانسێکی بێز بە خۆی دروست دەکات بۆ گەشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ و سەڵتیک باگەرێکی زۆر ئەمشەو دوا چانسی خۆیەتی لە پاڵنتەکە کە هیچ هیوایەکی نەماوە بچ بۆ گەشتن بێ بۆ قۆناغی داهاتوو چ بۆ یۆڕۆلیگ بێ چونکە ڕکابەری ئەم کۆمەڵی لە نێوان لازیۆ و فاینۆرد و ئەتلێتیکۆ مەدریدە ئەتلێتیکۆ مەدرید پێشەوە بە ڕووبوونەوەی بەرشلۆنە یاریی زەحمەت لە وەڵندا چاوەڕێکە کاتێک بەرامبەر بە فاینۆرد ڕۆتەردام یاری دەکات کۆمەڵی مەرگ باسمان لێ کرد ئەیسی میلان لەسەر یاریگای تایبەتی خۆی تاوانەوە گۆڕانکاری ڕوویاوە ئەرسی میلان میوانداری دۆرتمۆند دەکات و پاریس سەن ژەرمان میوانداری لە نیوکاسڵ دەکات لە کۆمەڵی حوتەم باسم لەوە بۆ کردن هەردوو تیپەکە گەیشتنیان بە قۆناغی داهاتوو مسۆگەر کردووە مانچستەر سیتی لەسەر یاریگای ئیتیحاد میوانداری لە ڕێد بۆ لایپزیگ دەکات لە ڕکابەری چییە لە ڕکابەری گرتنی پلەی پێشەنگی گروپەکە و هەموو هەوڵەشێم دوو تیپە بۆ پلەی پێشەنگی گروپەکەیانە کە کامتی بە پێشەنگی دەگاتە قۆناغی داهاتووە کامتی پلەی دوم دەسەبەر دەکات یانگ بۆیز و ڕێستار لە پێناو گەشتنی یەکێکیان بە ئەوروپا لیگ ئەم ڕکابەریە دەکەن شاختار دۆنێتسک لە بارودۆخێکی ئارامترا میوانداری لە ڕۆیاڵ ئانتۆریب دەکات چونکە دیقەت بدەن یاری شاختار بە سەرکەوتن کۆتایی بێت پەستانەکە لەسەر پۆرتۆش و لەسەر بەرشەلۆنەش زیاتر دەبێت ڕاستە یاری کۆتایی ڕۆبەڕووبوونەوەی شاختار دۆنێتسک و پۆرتۆیە بەڵام بتەوێ و نەتەوێت کاتێک شاختار لە میاریە سەرکەوتن تۆمار بکات و کاتێک خاڵەکانی دەگەینەتە نۆ خاڵ پەستانەکە لەسەر پۆرتۆ و بەرشەلۆنە زیاتر دەبێت کە هەردوو تیپەکە خاوەنی نۆ خاڵ دەبن و ئەگەریارەکەشیان بە یەکسامون کۆتابێت لە کۆتاییدا شاختار دەرفەتی ئەوەی هەیە کە بلیتەکەی پۆرتۆ بۆ خۆی ببڕێ و پۆرتۆ بە هیوا بکە ئەگەرچی ئێستا ڕکابەرە ئێستاچی پۆرتۆ ئێستا ڕکابەری پێشەنگ دەکات بەڵام شاختار لە توانایدا دەمێنێتەوە ڕکابەری بکات لە کۆتاییژە بۆی کە بلیتێکی قۆناغی داهاتوو بڕێ بە پێچاوانەوە پۆرتۆ سەرکەوتن تۆمار بکە شاختار لە دوامین یاریە بە جیازی گۆڵەکان لە ڕوبەڕووبوونەوەی پۆرتۆیا دەبێت هەوڵی گەشتن بە قۆناغی داهاتوو بدا و بەوەش ئەگەرێکی دیکە بۆ بەرشلۆنە زیاد دەبێت ئەمە یاریەکانی ئەم شەوە و بڕیاری شەسپەی شەو کۆمەڵی یەکەم تا چوارەم تاوی یاریەکانی خۆیان ئەنجام بدەن زۆر بە خێرام چەند خولەکەی ماوە دێمە لای کۆمنتەکان کاکەسانەڵێ هاندەر و میدیا و ڕۆژنامەنووسی ژیانەوەی چاوی بە 3 میلیۆن سەرفکردن باشترین ئاس پێشکەش وادە سەر ڕێگەڕێتەوە لەم ڕۆبردنەوە بژمێرن ئەگەر وانە بوو من یەکەم کەس دەڵێم با دەرکرێ من پێ دەڵێم ئەنجامەکانی چاوی لە بەرشۆنە دڵخۆشکەرە ئەوەی کە بەرشۆنە دەیوێت چاوی بۆی دەستەبەر کردوون و مێرکاتۆ ئەم ساڵی بەرشۆنەش لە هەموو بەرنامەکانە دووبارەم کردوێتەوە کە و مێرکاتۆ پێویستێنێت تا بەرپرسیارەتی گەورەیە بین بەسەر چاویە بەڵام چاویش بێکە موکڕینیە خواستەکانی کارگەڕی بەرشۆنە و هاندەری بەرشۆنەش وا دەکات کەم پەستانە لەسەر چاوی دروست بێت کاکە کارزانەڵێ و جامانەی بەرشۆنە بەدەستێناوە یاریزانە لاوەکان بۆی هێناوە نەگەوی یاریزانی لەسەر خواستی چاویاتۆ بۆ نمونە ڕافێنا و تۆرێس و تالیڤاندۆڤسکیە و ئاستایان نەبووە تا ڕادەیەکی ژەم سەرنجە لە جێی خۆیەتی کاکە فەیزوڵڵا دەڵێت بەرنمەکە بکرێتە سەعاتێک کاکە فەیزوڵڵا یان بەرنامەیە نزیکەی ساڵێک و حەوت مانگە بە هەمان ستایلی خۆی دەڕوات شیکارێکی تایبەتە بەخۆم کە ڕۆژانە بۆ نیو کاژمێر دێمە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست باز لە گرنگترین یاریەکان و باس لە گرنگترین ئەنجامەکان دەکەین کە لە یاریەکاندا تۆمار دەکرێت و ئەمڕۆ شیکاریشم تایبەت و بە چامپیۆنز لیگ پێکمان سبەیش هەر لە چامپیۆنز لیگ پێک دەگەینەوە باس لەم ڕووداوانە دەکەین کە لە یاری ئەم شەو ڕوودەدات و هەروەها یاریەکانی سپەی کە کۆمەڵێک یاری گرنگ و کۆمەڵە یاری تایبەتمەندی دیکە بەڕێوە دەچن کە بێگومان بۆ ئێمەی بینەر و بۆ ئێمەی شیکەرەوە یاریەکان شانی چێژ لێوەرگرتن و قسە لێکردن لەسەری لێرەشدا شیکاری وەرشی بە کۆتا دەرم تا سپەی بەخواتان لەسپێرم خواتان لەگەڵ